نزیکەی 3 مانگە ئەنجومەنی پارێزگای سلێمانی کۆبوونەوەی ئاسایی خۆی ئەنجام نەداوە. بە پێی زانیاریەکانی پەیامیش، هۆکاری سەرەکی کۆنەبوونەوەکان کێشە سیاسیەکانی ناو یەکێتی نیشتیمانیە لە دوای ئاڵوگۆڕی پۆستەکانی پارێزگای سلێمانی لە نێوان بزوتنەوەی گۆڕان و یەکێتی نیشتیمانیدا. ئەنجومەنی پارێزگای سلێمانی ڕوبەڕووی ژمارەیەک کێشەی سیاسی و یاسایی بووەتەوە و ئەوەش بووەتەوەی پەخستنی کۆبوونەوەکانی ئەنجومەنی پارێزگاکە. طبعا زۆر بەداخەوە کە ئەنجومەنی پارێزگا کراوەتە ساحەی ململانە سیاسیەکانی حیزبەکان، خۆی ئەبوایە ساحەیەک بووایە بۆ ململانەی خزمەتکردنی شارەکە کە شاری سلێمانیە، بەڵام لە ئێستا دەبۆتە ئەوەی کە ململانە سیاسیەکان هێنراوەتە ئەنجومەنی پارێزگا، لێرە ململانەی پێەکەن، خۆی بوایە لە دەرەوە ململانەی پێوە بکرایە. هیچ پەیوەندی بە ئەندامانەوە نیە. ئەندامان کاتێک گەزان تەلەفۆنیان نامەیەکیان بۆی ئەڵێن کۆبوونەوەکە دواخراوە. طبعا ئەمە پەیوەندی بە سەرۆکی ئەنجومەن و جێگرەکەوێتی. بە پێی پەیڕەوی ناوخۆی ئەنجومەنی پارێزگای سلێمانی دەبێت هەفتانە ئەنجومەن بۆ چاودێریکردنی کاروباری پارێزگا کۆبوونەوەی ئاسایی خۆی ئەنجام بدات، بەڵام نزیکەی 3 مانگە ئەندامانی ئەنجومەنەکە هیچ کۆبوونەوەیەکیان ئەنجام نەداوە. ئێستا حقیقەتێکگەی ئەو کێشەیە هەیە، کێشەیەکی یاسایی لە ئەنجومەنی پارێزگای سلێمانی هەیە، بە تاکید ئەمەش کاریگەری لەسەر ئەنجام نەدانی کۆبوونەوەکان هەیە بە شێوەیە لە شێوەکان بۆ جێبەجێکردنی یاسا و بۆ جێبەجێکردنی دەسەڵات و تایبەتمەندەکانی ئەنجومەنی پارێزگا و بۆ جێبەجێکردنی پەیڕەوی ناوخۆ. من داواکارم هەمومان لە ئەنجومەنی پارێزگا وەلامان بۆ جێبەجێکردنی یاسا و پەیڕەوی ناوخۆی ئەنجومەنی پارێزگا بێ پێش وەلامان بۆ هەر کەس و لایەنێکی تر. هەر بۆ لەمان بۆ هەر کەس و لایەنێکی تر هەیە لە چوارچێوەی پەیڕەوی ناوخۆ و یاسادا بێت. لە ئێستادا ئەنجومەنی پارێزگای سلێمانی دوو جێگری سەرۆکی ئەنجومەنی هەیە. یەکێکیان ئەکرەم شەریفە و بە پێی بڕیاری دادگا دەبێت لەسەر پۆستەکەی بەردەوام بێت. ئەوی تریشیان کە ئەنوەر تاهیرە بە پێی ڕێکەوتنی سیاسی بزوتنەوەی گۆڕان و یەکێتی نیشتیمانی دانراوە. هیچ کام لەم دوو حیزبەش تاکو ئێستا ئامادە نین با بڕیاری دادگا و پابەند بن و ئەوەش کێشەی سیاسی و یاسایی بۆ ئەنجومەنی پارێزگا دروست کردووە. ئیحسان سابیر، کەناڵی ئاسمانی پەیام، سلێمانی.